یاسا بەڕاستی ئەنی شتەکە ببێتە پەرژین بۆ جیاکردنەوەی ئاژەڵ لەگەڵ مرۆڤ ئیدی ئەوە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی یاسایە. یعنی بەڕای جەنابێت کۆمەڵگەیەک ئەگەر یاسای تیا نەبوو وەکو کۆمەڵگەی ئاژەڵی لێدێ. ینی لەگەڵ ڕێزم احتراماتم وەکو وتم لە بۆ جەنابەت و لە بۆ ئەو بینەرانەیەکەوە ئەو راپۆرتا بینن یاسا جیاکردنەوەی مرۆڤە لەگەڵ ئاژەڵ چونکە کۆمەڵگەیەک ئێستا یاسای تێدا نەبێ چ فەرقی هەیە لەگەڵ بۆ نمونە باخچەی ئاژەڵان لە خۆمان دەڕۆین ورچ خواردنی ئەوەی دیکە دەخوا کامەی بەهێزەکەی خواردنی هەر هەمویان دەخوا کامەی بەهێزەکەی تەسەڕوف لەسەر هەر هەمویان دەکا احتیمالی هەیە جانەبەری زۆر بچووکە بە ئیستیفادەشی زۆر هەبێت بەڵام لەبەر ئەوەی لەلای ئەوان یاسای خۆیان هەیە لەناو گروپەکەی خۆیان بۆ نمونە گورگ شێر پڵنگ ئەگەر بە کۆمەڵ بن ینی بۆ نمونە گورگ یاخود هەر گیان لە بەرێکی گەگە بە کۆمەڵ بن شێریش ناتوانێت چونکەوانیش یاسای خۆیان هەیە هەم یاسای خێزانی یاسای کۆمەلگا یاسای بۆ نمونە داروبار دارستانەکە لێ دەپارێزی لێ ناگەڕێ ژیان بە زیان بە دارستانەکەش بگەین قوانینی کەونیە ئەوە کەونی هەڵسوکەوتی ئینسانەکانەکە هەر لە تاکێکەوە لە ناو خێزان تەماشا بکە گەر خێزانێک یاسای تیا نەبوو چی ڕوەدا لە هەموو وڵاتێک کە وڵاتێکی پێشکەوتو دروست دەبێت لە خێزانەوە دەست پێ دەکات خێزانێکی سەرکەوتوو خێزانێکی تێگەیشتوو تەطبیقکردنی یاسا بێت ئەوە دەبێتە چی دەبێتە گەڕەکێک دەبێتە شارێک کەواتە بێتەوە گرنگترین شت بۆ ئێمەی مرۆڤ کە دەینە دەرەوە لە ماڵ دەبێ یاسا هەبێت هیچ نەبێت من حەقی تۆ ناخۆم ئەو حەقی ئەو ناخوات بەڵام بە مەرجێک لێرە شتەکە ئەوەیە خۆ هەموماندان بە یاسا دادەنێن ئەو مەرجە ئەوەیە یاساکە بۆ من و بۆ تۆ بۆ ئەو یەک شت بێت سیارەکەم ڕاگرتیە من مخالف ڕامگرتیە لۆ مخالف ڕامگرتی خۆ من دەڵێم کابرام ئێستاەوە قسە دەکەم حەزم لە یاسایە بەس لەو سیارەکەم مخالف ڕاگرت لەبەرەوەی جەنابەت دەبینیم ئەوەی دیکە دەبینیم ئەلێرەوە دەگڕێتەوە بۆچی ئەوە نمونەیە سیارەکەم لە گەراز ڕاگرتەوە بە مخالف ڕام ئەوە لێرە دەبینێتەوە سەرچی ڕۆشنبیری تاک ئەمن کابراەکەم بەڕای جەنابەت بۆ تەطبیقکردنی یاسا لەسەر ڕۆشنبیری تاکەمێنێتەوە بەڵێ زۆر شت هەیە پێشەل دەکەین بۆش خۆمان پەردەپۆش دەکەین بەڵام زۆر هەڵەیە چونکە یاسا مرۆڤ جوان دەکا یاسا وەکووتم دەوڵەتێکی پێشکەوتوو دروست دەکا کاکە کەسی بیانی دێت دەبینێت ئێستا دەزانێت و بیانیەکانیش فێربوون یاسا لێرە نییە بڵێ بۆ لەبەرەوەی ئەبینێت طبعا ئێستا سوشال میدیای کاکەستەوە کەسی دیکە هەیە تەسویر دەکا لێرە احتیمالە بە لەحزەیەک بینێرە لە بۆ ئەمریکا حالەتێکی نایاسایی بێت من دەتبینمە تو جەنابەت پەیامنێری و مایکرد بەدەستە لەوانەیە تەسەڕوفاتێکی غەیر یاسایی بە یەک لەحزە دەینێرمە بەریتانیا وایە ئەو گەنجەی دووەم وا باسیەکە کە بوونی یاسا جیاکەرەوەی مرۆڤە لە ئاژەڵ و فعلەن وایە تەنانەت ئاژەڵیش یاسای خۆی هەیە بەڵام یاسای ئاژەڵ جیاوازە لە یاسای ئینسانەکە یعنی تۆ تەماشاکە لە کۆمەڵگەیەکە لە وڵاتێکە لە دەڤەرێکە لە سنوورێکە ئەگەر یاسای تیا نەبوو یان لە سەرەتای بەرنامەکەشا باسم کردوتم جاری وا هەیە یاسا هەیە بەڵام پەیڕەوکارانی کە من واتە پەیڕەو ناکرێ ئەو کاتە ئەو کۆمەڵگایە هیچ کاتێک لەگەڵ کۆمەڵگەی ئاژەڵا جیا ناکرێتەوە ناتوانین جیاوازی کەیتەوە بۆ لەبەرەوەی لە کۆمەڵگەی ئاژەڵا ئەوەی بەهێز بێ بێهێزە خوا ئەوەی بەهێز بێ ئیشی ئەڕوا ئەوەی بێهێزیش بێ وەگەڵێ ئەکەوێتە ژێرەوە بەڵام لە شوێنێکە ئەگەر یاسا نەبوو بزانن طبقات دروستە بێت چینایەتی دروستە بێت تەنانەت لە ڕووی داراییشەوە دەوڵەمەنی زۆر فەقیری زۆر بۆ لەبەرەوەی یاسانیە یان پەیڕەو ناکرێ ئەمانە گرنگە ئێمە لای لێ بکەینەوە بۆ ئەوەی ئینسان لە ئاژەڵ جیا بکرێتەوە پێویستەکە یاسای بۆدا تکام وایە لە خۆمەوە باواز بێنین یاسا وا بکەین لە خۆمانەوە تەطبیقی کەین بۆەوەی هەرنا نەوەی داهاتوومان چونکە بەڕاستی لەگەڵ ڕێزم نەوەیەکی زۆر داڕوخاو لە ڕێگایە بەداخەوە جا بۆ ئەوەی ئەو نەوە ڕووخاوەی کە ئەو برادرە باسی کرد وا بەڕێوەیە ڕوو نەدات یان هیچ نەبێ ئێمە بتوانین نەوەیەکی ڕۆشنبیر بەرهەم بێنین بۆ کۆمەڵگا پێویستەکە لە خۆمانەوە دەست پێ بکەین لە خێزانەکانی خۆمانەوە دەست پێ بکەین ڕۆشنبیریان بکەین فێریان بکەین مناڵیشن قەیناکە ئەبێ فێری یاسا بکرێن ئەبێ مناڵ بزانێ شتێک هەیە ناوی یاسایە ئەبێ خێزان بزانێ شتێک هەیە ناوی یاسایە یاساشکێنی خەتی سوورە تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر شوێنە باسی کردووە یعنی تۆ تەماشاکە لە فەرمودەیەکە باسێکە ئەفەرمێ ئەلا وئین لكل مەلیک حیمە
هەموو پادشایەک سنوورێکی بۆ خۆی داناوە. ئەم سنوورە ئیتر سنووری وڵاتە، سنووری هەرێمێکە، سنووری پارێزگایەکە، سنووری شوێنێکە. ئەفەرمێ وەحیمە اللهی مەحاریمەوە. و سنوورەکانی خوای پەروەردگاریش بریتیە لە چی؟ بریتیە لە حرامکراوەکان. تۆ کاتێک حرامکراوێک ئەنجامەدەی تۆ سنوورت بەزاندووە تەواو. بۆیە نمونێکی زۆر جوان دێنێتەوە. ئێمە کاتێکە بینە شوانی کۆمەڵێک مەڕ، ئەم مەڕانە ئەچنە ناو لە وەرگای کەسێکەوە زیان بە زەوی وزارەکەی ئەگەێنێ. چەندین ساڵەوە خەریکە و ئەوە چەند مانگە خەریکی تۆکردنی دانەوێڵەکەیەتی ئەوە خەریکە گەورا بێ و منیش بچم مەڕ و ماڵاتەکەم بێنم لەوێ بلەوەڕێن. ئەوە زیانێکی زۆری گەیاندووە بە ئەو کەسە. لێرەیە من سنوورم بەزاندووە. خوای پەروەردگاریش سنووری هەیە و سنووری خوای پەروەردگاریش حرام کراوەکە.